بەڵێ هەژار سڵاوتان لێبێت ینی بە گوێرەی بڕیارێکی لەمە پێشی حکوومەت هەرێمی کوردستان دەبوو تەواوی پاڵاوگە نایاساییەکان لە هەرێمی کوردستان کە ژمارەی زۆر پاڵاوگەی نایاسایی لە هەرێمی کوردستان هەیە دەبوو هەمویان دابخرێ بەشێکیان لە شاری هەولێر لە شاری دۆک داخراون بەڵام تاوکو ئێستا ئەوەی کە زانیاری دەستمان کەوتووە لە پارێزگای دۆک پاڵاوگە نایاساییەکان دەستیان بەکار کردوتەوە لە هەمان کاتژە لە شاری هەولێر لە پارێزگای هەولێریش لە کۆی 138 پاڵاوگەی نایاسایی نیویان زیاتر لە نیویان داخراون بەڵام تاوکو ئێستا بەشێکیان لە کارکردن بەردەوامن هۆکارێکی سەرەکیشن بۆ پیسکردنی ژینگەیەک لە فاکتەرە سەرچیەکان بۆ پیسکردنی ژینگەی و ئاوهەوای شاری هەولێر و بەگشتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتەوە ئەوی بزانین بۆچی تاوەکو ئێستا لە کارکردن بەردەوامن ئەو پاڵاوگە نایاساییانە بۆچی بابەتێک کە هۆکارە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان ژینگەی هەرێمی کوردستان پیس بیت و بە گوێرەی ستاندارددانی دوڵەتەکان نەبێت دکتۆر سەنعان عەبدوڵڵا وتێبێژی دەستە ژینگەی هەرێمی کوردستان لەگەڵا زانیاری زیاترمان لەبارەیەوە پێدات کە دکتۆر سپاس بۆ دەرفەتە پێیان بڵێ چۆنە دۆخی ژینگەی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆنە بۆچی تاوەکو ئێستا پاڵاوگە نایاساییەکان لە کارکردن بەردەوامن سەبارەت بە دۆخی ژینگەی کوردستان ئێوە دەزانن ئەو پرۆژانێک کە ئێستا باسی لێوە دەکەین بابەتی پرۆژێ ڕووناکییان پرۆژە پشتێنەی سەوزەیان ئەو پرۆژانەی بۆ باشترکردنی ژیانەوەی کەرتی گشتی گواستنەوە و ڕێخستنی کەرتی تایبەت و بەتایبەتی کارگەکان و پاڵاوکان ئەمان هەموو کاریگەری ئەرێن دەبی لەسەر دۆخی ژینگەی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئێستاوە لە شاری هەولێر ئەو گەشە سەدنە هەیە کە بەتایبەتی کتێبی هاوتاریبی لەگەڵ مەرج و ڕێنمایە ژینگەیەکان و سەبارەت بە با بڵێن ئەو ئیشوکاران ڕێکارانێک کە ئێستا لەمە دوواکە کراوە ئێستاش کە کراوە کار لەسەر کراوە ئێمە لە سەرەتای ئەم ساڵەوە و پێشتریش بڕیار درابوو کە ئەو پاڵاوگانە دابخرێن چکە بەوانە پاڵاوگەی نایاساییە بەڕاستی لە هەردوو شاری دۆک سلێمانی چکە کاریگەریان هەیە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو دوو کەڵ و تەمەی کە لە سەر شارەکان هەبوو زیادکردنی ڕێژەی گازە ژەهرەکان لە هەوادا زیادکردنی ڕێژگەی تەنوورکە وردکەکان لە هەوادا بەڵام سوپاس بۆخوا ماوە داخران بەشێکی زۆریش لە هەولێر داخە بەڵام ئێستا کە لە شاری دوهۆک بەشێکیان ئیش دەکەنەوە کە ئەوانە بەڕاستی بەرهەمێنانی گاز بەرهەمدێنن کەمەز لەو گازە کە کوالتی خراپەکان ئەوش کاریگەردی لەسەر ژینگەی شاری دوهۆکی خۆشەویست لەسەر هەولێر و دوهۆک ئەگەر ڕاوەستین لەم شارانن چەند پاڵاوگەی نایاسایی هەیە ئەو چەندیان لە ئێستادا دەستیان بەکار کردوتەوە لە شاری دۆک 13 هەبوو بڕیاری بۆ دەرچوو کە دەبی ئەوانە هەڵبگیرێن لەبەرەوەی هیچ بنەمایەکی ژینگەیان لەسەرنەوە یان ژێرخانێکیان نەبوو لەوەی شاری هەولێریش بەشێکی زۆریان داخرابوون 185 بەجێری ئەو ڕاگەیاندراوی کە لە پارێزگا دەرچوو و بەشەکەی دریش دەبی مەرج و ڕێنمای ژینگەیەکان و ڕێنمایەکانی وەزارەتی سامانە جێبەجێ بکەن بەڵێ بەڵێ بەڵام ئێمە لەمە پاشەوە منوسراوێکمان بەرز کردەوە بۆ ئەوی یان ئەوە دابخرێن بە تەواوی یانیش ئەوەتە ئەگەر کار بکەن دەبی ڕێنمایەکانی وەزارەتی سامان سوێچەکان مەرج و ڕێنمای ژینگەیەکانی دەستەی ژینگە پێویستە جێبەجێ بکەن لە هەر لە فلتەری هەوا و لە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی پاشماوەی شیل و ڕقەکان و هەروەها ئەو زیادکردنی ڕێژەی سەوزاییشیان کە پێویستە ئەوانە مەرجە سەرەکیەکان بوون کورتی بابەتەشکە هەیەک بۆ وەسکەویش پشتێنێ سەوزی شاری هەولێر ئەمە کارگەی لەسەر کەمبوونی و پیسی و هەوای هەیە دەبێت لەسەر هەرێمی کوردستان بەتەوە لە شاری هەولێرەیە خۆتان زان لە ئەنجامی ئەو وشکە ساڵی ئەم ساڵ هەبوو کەمی ڕێژەی دابارین لە ساڵەکانی ڕابردوو ئەوە کاریگەری هەبووە لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی بەتایبەتی زیادبوونی ڕێژەی خۆرباڵین ساڵانەش ئەو ڕێژەیە زیاد دەبێتن ئێمە ئەگەر نەکرێ نەتوانین ئەمن هەندێک ڕێکار هەیە پێویستە جێبەجێ بکرێتن لەو ڕێکارانەش بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارینە دروستکردنی پشتێنێ سەوزە ئەمە یەک لە بنەماکانی گەشت سەندنە کە پێ دەڵێن تەنمیل مستەدامە ئەو یەک لە ئەوکانە کە ئەو خاڵانەیە کە پێ دەڵێن پێویستە نەخشە سازێکی شارستانی هەبێ بۆ شارەکان یەک لە نەخشە سازێش پێویستە پشتێنی سەوز لە شارەکانەوە هەم بۆ کاریگەری کەمکردنەوەی خۆڵبارینە هەمیش بۆ ئەوی زیادکردن ڕێژەی گازی ئۆکسیجین لە شاری هەولێر لە بەرەوەی ژمارەی دانیشتوان لە شاری هەولێر زۆرە و زۆربەی خەڵکەکەش لە ناو شاردا دەژی بۆ زانەکان سپاسان دەکەم دکتۆر سەنعان عەبدوڵڵا وتیبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان بەڵێ هەژار میوانەکەشم ئاماژەی بەوەدا لە پارێزگای دۆک سەرجەم ئەو پاڵاوگە نایاسانی کە لە ماوەی ڕابردوودا داخراون لە ئێستادا دەستیان بەکار کردوێتەوە لە شاری هەولێرش لە کۆی 138 پاڵاوگەی نایاسایی 85 ینی داخران ئەوان دیکە دەستیان بەکار کردوێتەوە ینی سەتاچلی پاڵاوگە نایاساییەکانی شاری هەولێر لە ئێستادا لە کارکردندا هۆکاریشن بۆ پیسکردنی ئاوهەوای شاری هەولێر